شەهیدان ڕووناکەرەوەی ڕێگامانن. کورتێک لە ژیانی هەڤاڵ زیلانەکەم. شەهید زەینەب کەناجی هەڤاڵ زیلان لە ساڵی 1972 لە مەلاتیای باکووری کوردستان لەدایک بووە. بەشی دەروونناسی تەواو کردووە، دواتر بووە بە سەرۆک بەشی دەروونناسی لە شوێنەکەی خۆیان. هەڤاڵ زیلان لە ساڵی 1994 پەیوەندی بە پارتی کرێکارانی کوردستانەوە کردووە، ینی بڵێن پەیوەندی بە هەڤاڵانەوە کردووە. لە ساڵی 1995 چۆتە ڕەفی گەریلاوە، چۆتە ڕیزی هەڤاڵانەوە. لە 30 حوزەیرانی ساڵی 1996 لە دێرسیم چالاکیەک ئەنجامەدا، هەڵبەتە بە شێوەی ژنێکی دووگیان خۆی پرچەک ئەکات، ینی وا دەرەکەوێت کە ژنێکی دووگیانە خۆی پرچەک ئەکات و لە کوێش ئەکا بە ئامانج لە ناوەندی بڕیارگرتنی شەڕ لە دێرسیم. ینی لە کاتێکا لەوێ ژمارەیەکی زۆر سەرباز و فەرماندە کۆبوونەتەوە ناوەندی بڕیارگرتنی شەڕە. یادی شەهیدکردنی شەهیدبوونی هەڤاڵ زیلانە، هەڵبەتە بە ئەنجامگەیاندنی چالاکیێکی وەها گیانبازی ئیرادێکی بەهێزی دەوێت، چونکە هەر تاکێک ناتوانێت بەو کارە هەڵبسێ و هەڵبژاردننی ئەو کاتێک کە زەینەب کناکچی ئەو چالاکیی تیا ئەنجامگەیان بە هەمان شێوە لە دۆخێکی زۆر ناسکو و لە تەوقیتێکی یاخود بڵێن لە دیرۆکێکی مێژوویە بوو. هەڵبەتە چالاکیەکەی وەڵامدانەوە بوو بۆ ئەو هەموو ئەو هەموو زەبر و زەنگەی کە بەرامبەر بە دیرۆکی کورد بەرامبەر بە تاکی کورد لە باکوور ئەکرا و بەرامبەر بە ڕێبەر ئۆجەلان ئەکرا. بۆیە من لێرە دەتوانم تیش بخەمە سەر نامەکانی بەڕێزی و هیوادارم وەکو ئەوەی کە پێویست بێ بە ئەوەی بەڕێز بگەنم و ئێوەش بتوانین گوێگری من بن. بۆ گەلی وڵات پارێزی کوردستان و ڕایگشتی شۆڕژگەر لە مێژووی هەر گەلێکدا ڕووداوی گرنگ و قۆناغی وەچەرخانی مێژووی وا هەن کە چارەنووسی ئەم گەلەیان گۆڕیوە، وەکو شۆڕشی بۆرژوای فەڕەنسی، شۆڕشی بەرشەفی ڕووسی و دەرکەوتنی ئیسلام. ئەم شۆڕشانە هەروەک چۆن کاریگەری گەورەیان کردوتە سەر مێژوو، ئاوەها بە هەمان شێوە چارەنووسی مرۆڤایەتیان دەستنیشان کردووە و ئاراستەشیان کردووە. لە دیرۆکی گەلان زۆر ڕێبەر و سەرۆکایەتی بەدەرکەوتون کە لە مێژوودا جێی دەستیان دیاری کردووە. نمونەی ئەوانش ئەسکەندەری گەورە و لینین و حەزرەتی محەممەدە. ئەم کەسایەتیانە هەروەک چۆن لە بواری کردداریەوە بوونە ڕێبەری گەلەکانیان، ئاوەها لە هەمان کاتا توانیە ببنە ڕێبەری مرۆڤایەتیش. کە سەرنجی مێژووی کورد بدەین ئەوە لامان ڕوون دەبێتەوە کە چەندە مێژووی کورد بە خراپی و بە چەوتی نووسراوە و بەرەو هەڵگێر دەچێت. لە هەردوو قۆناغی کۆمەنی سەرەتایی کۆلێرداریدا گەلی کورد ڕۆڵ و پێگەی خۆی هەبووە و دوای ئەوەی کە کورد دەکەونە ژێر کاریگەری پارت ئیتر کوردان ئازادی لە دەست دەدەن و دوای ئەمە کوردان نەیانتوانیوە خۆیان لەژێر دەستی ڕزگار بکەن و ببنە خاوەنی ئیرادا. گەلی کورد بە هەزاران ساڵە لەژێر دەستی نەتەوە سەردەستەکان چەوسێنراوەتەوە و کوردستانیش بە درێژایی مێژوو بوو بۆ گۆڕەپانی شەڕ و پێکادانی هێزە ناکۆک و دژبەرەکان کە ئەم کەم تا زۆر گەلانی تر بە پێی هەوڵ و دەفرەت لەبار قۆناغەکانی پێشکەوتن ژیاون. بەڵام مێژووی گەلی کورد زۆر دوورە چاودێری کراوە. کۆمەڵگەی کوردستان لە بواری پێشکەوتنی جڤاکیەوە لە ئاستێکی زۆر نزمدایە ماوەتەوە و لە پێناوی ئازادی وڵاتەکەیدا گەلی کورد زۆر جار ڕاپەڕی و سەرهەڵدان سەری هەڵداوە لەبەر نەبوونی سەرۆکایەتیەک کە بتوانێت سەرکەوتن دەستەبەر بکات و خیانەتی ناخۆیی و نەبوونی ڕێخستن و ڕاپەڕینە کوردیەکان مایەپوچ و تووشی شکست بوون. لە مێژووی نزیکدا تێکشکاندن و پوچەڵکردنەوەی سەرهەڵدانی شێخ سەعیدی پیران لە ساڵی 1925 و سەرهەڵدانی دێرسیم لە 1937 بۆ 1938 نمونەی هەرە بەرچاون. گەلەکەمان نەک هەر وڵاتەکەی بەڵکو هەموو هەست و نەتەوایەتی و زمان دڵ و مێشکی لێزەوت کراوە و بەبێ هیچ شتێک ماوەتەوە و ئەو واقعانە لە بارەشی پەسەند کردووە. داگیرکەرانی کوردستان سیاسەتی پەرتەوازە و زاڵبا پەرتکە و زاڵبا یان لە کوردستانیان بەڕێوە بردووە. ئەم سیاسەتە قێزەونانەشیان ئاوێتەی شەڕی تایبەت کردووە و زۆر خراپ لە بەرامبەر گەلەکەمان بەڕێویان بردووە.